باوکەجان ئەو ئاوی ساردم بۆ هێنای. کوڕماوی سار ناخۆم قوڕگماتۆتەوە یەک حەزم لە ئاویشی لە تێنا. ئەی باوکەسە تۆتێ گەرمە سادی کە چوم سەهۆڵاوم بۆ کرد چی لێ بکەم وەڵای شتێتە کردم بە قورئان. ناخۆم ڕۆڵە ئەرێ تۆ چی؟ کوڕە باوکە چی تۆکی من لە سەعات دەی بەیانی و لێرە وان نیوەشەوە تازە بەم نەڵیشی من کوڕەکەتم کوڕەکە. پیاوی مۆلی دەکەی؟ لا حول ولا قوة إلا باوکە من سەمیری کورتم سەمیر. سەمیرە چیە؟ سەمیرەی کچەم؟ هەرێ بەکوا کچمانە ناوی سەمیرە باوکە بە قورئان خەریکە تێکمەی تۆ. ئەی تۆ کامیانی؟ من سەمیری کورتم باوکە بۆ وام لێکەی بە قورئان شێت مەکەی تۆ ها. ئەی ڕۆڵە بۆ تۆ میوە هێناوە؟ خیارێکە بۆ قاشکەم؟ ناوەڵا حەزم لێنی حەزم لە ترۆزیە. خوا عکسی ترێ بۆ وێنەمەڵی حەزم لە گێلاسە قۆخە بۆ وێنەوە حەزم لە نازانم هەڵوژەیە. ئەی بۆ بە مناڵی ئەو ناردم ڕۆژی کالیارێک تەخوا بە تشکرەوە سە بۆ نایخۆی. تۆ بە مناڵی بنێ ناسی؟ تو باوکمی دەی هەوای باوکەی جان تۆ بۆ واکەی بە قوربانە من. هەڵم باشە ڕۆڵە دایکە بۆ نەهاتەوە. لەکوێ لەسەر قەبران؟ ناچوو سێوم بۆ بێنێ تا ئێستا سێوەکەی نێناوە. کوڕە باوکەی هاوار بۆ شێت مەکەی ئەوە کاتی ڕاپەڕینەکە بوو دایکەمە نار بۆ سێو تڕێلیە پان بۆ بە عەرزەکە بەخوا بە شتفرە لێمان کردەوە. یعنی چی لێها مرد؟ تا ئێستا چاوەڕێی سێوەکەیت؟ ئارە وەڵا لا حول ولا قوة إلا بالله. سنابێکی پیاکەم ئاخ باوکە. ناخۆم ڕۆڵە تەبیعەتم ناچێتە سەر سناب نەیکەی. کول هەر تیکەیە تیکەیە. ئەوە هاوڕێیان ئازیزان باوکم نەخۆشە خڵەفاوە دوعای خێرمان بۆ بکەن وژیو دوعای خێرمان بۆ بکەن بە ئاکتیڤمان بەرز بێتەوە. ئەرە ڕۆڵە سەمی دێت تۆ زەباییە. چی بایم باوکە؟ ئەمەی کە لە سەری پاڵکەوت و پاڵنێ جۆلانەکە ئەوەش بڵێ پاڵنێ باە جوان نییە باوکە. ئەوە چێ بوومە لەرزەیە؟ مولەرزەنی ئەو جۆلانەکە بوو درگاشە. ئەیاخوا فەرموون کاک نیعمەت دە فەرموو فەرموو کاک نیعمەت بەڵێ بەڵێ فەرموو. سلام علیکم کاکە سەردار چۆنی؟ باشی لە چیای؟ سەرچاوەکەم ئەحواڵت چۆنە؟ دەنگ و باسێ؟ تۆ باشی نیعمەتخان نعمەتشی ئەحبا نزیکە گەڵایەشخان یاخوا بەخێر بێت گەورەتان کردی قوربان مام قەی چۆنە؟ وەڵڵاهی جا مام قەیس چۆنە بەخوا کەس ناناسێتەوە. مامە قەیزگیان چۆنی؟ گیان گەلاوێشخان سکور باشی بەخێر بێ یاخوا. شەرەفم شانسی ئێوەیە ئەها باوکم بەلمی ناناسێت. هەرە خۆت و کەس ناناسێتەوە. چی بکەم؟ ئەڵێم جەعفەر چۆنە باشە شکۆر. جەعفەر کیە مامە قەیس؟ پرێ مێردەکە و ناوی چی بوو وەختی خۆی؟ ئایا قەینا دەوازی لێ بێنەر ئەمە ناوی چی بوو؟ ئەوە نیعمەت نیعمەت نیعمەتم ناوە نیعمەت. ئەڵێم نیعمەت بزانە گەلاوێشخانم بۆ تەرتیب ناکەی شوم پێ بکە. جوانە وەڵا جوانە ڕۆێن ئەمە عیبە کاکە. ئەیدە کاکە خۆچی بکەم باوک بۆ خڵەفاوە بە قوربان لێ مەگرە. ئەی باشە خەڵەفای بچون و قسە زلاکە. وەرە قەتەکەی تێکەی تشتەکە ئێوە عەسەبی مەبر شتەکە ئاواهیە پێتان ناخۆش نەبێت خوا. وتم با نەچین. داخە دەخەی ناکە باوکم کاکە وازی تۆ. ئەڵم خۆی پیس ناکات باوکە. وەڵڵاهی بەرە وەڵڵا وا گەڕم دایبی ئەکسلارزم دەست ناکەوێت چی لێ بکەم. دایبێ گەورەکەی بۆ بکەم ڕەحمە گەورەکە. بەخوا ئەگەرم جایە دەستم نەکەوتووە لە تەبەتانی پێ هەڵگرم مەگەر. نانەبەتانی چی بەس ڕەحمە لە شیرێ. ئەو لای وا هەیە کاکەنە و تەمەن و خوان پیسەکەن فڕیانێنە سەر جادا. من ئەوە باوکمە غەزبە لەسەرم خزمەتی کەم. دەست و خۆش بێ هێوان ناڵێ. وای دەست و خۆش بێ بارەوە بارەوە دەست و خۆش بێ. ئەیوە وەش ئەڵێم حەزی لە چییە مامە قەیس بۆ بکە بەیانی؟ وەڵا بۆ من بە قوربان حەزم لە هینە شۆڕنا. زۆڕنای چی؟ شۆڕنا هینە ئەوە ئەزانین چۆن باوکم نقطەکان سەر و ژێر بە ئارەزوی خۆی یاری پێکە مەقسەی شۆربایە جا نقطەکە هێناوەتە سەرەوانێ. بۆ یەکەم قەرە خرمانیشی بۆ لێنم گۆشتیشی بۆ سوورەکەم و بەیانی بۆ تانێن. قەرە چییە؟ قەرە خەرمان ئەوە نی وەکو ساوە خزمانە؟ ئامۆزامانە ئامۆزامان. ئەڵێ بڕۆڵە ئەمە چی ئەمە خزمی یەکنم دوانە؟ ئەمە باوکم و خاتی خۆشن و مێردن. ئەگەر خوشکێتی بۆچی لێم مارە ناکات؟ پۆی ئاخر باوکە خر معقول نییە ئەوە نیعمەتخانە ژنی گەلاوێشخان کاکە داوای لێبوور نەکەم بەخوا مەسەی لێ تێگاوم. ئەزانم بەخوا باوکە سەری تۆش تێوان تێگاوە. چی بکەم وازم باش نییە و قەیناکە خوا فرسەتێ با بڵێ هەر بە ئیمان کەفتەکاری سەر جێگانە بێ ئەوە بڵێ. ئامین هەلام مالە دەنێ گەلاوێشخان. ئێمە ژوامان لێ ئەرە بەخوا. ئەگەر ئێوە ئەمانە خزمەت دەکەن ئێمە کێ خزمەتمان کە ئای ئەو لای ئەم ڕۆژە. ناخۆم چی ناخۆ؟ هیچ ناخۆم بەخوا.
نەنە بەیانی چێشتوناتان بۆکەم هەسەدی بابڕین خوا عسیتان کێشە بابڕین ئەسێن نییە کاکم ناڵەکان بە تەنیایە لە خزمەتان نبووین یەخوا بەخێر بێن ماڵتان چیە باجی نیحمە دەڕوا باجی نعمەتی چێەوە تۆ بۆ هەر شەکلەکەی دێ خەی خوا حافیزتان بێ هەڵاوا بێ خوا حافیزتان بێ بەخێر بێن یاخوا هاتان لەگەڵ ئەرێ باوکە تۆ بۆ حای منێ برد بۆچی بۆ چێ بهات گورە و میوانانە ئاخە دوو قسەی ڕێک و پێکم کرد وەڵا ئەو ژنە جوواکی لە بۆ بۆچی بۆ مارە نەکردم شۆڕ ناکە و جوانە بەڵێ